پەیامی ئێمە پەیامی ئازادی و دیموکراسی و پێکەوە ژیانە کە سەرچاوەی لە پەیامی ڕێبازی بارزانی وەرگرتووە. پەیامی ئێمە سووربوونە لەسەر مەفاهیمە بەرزەکانی ڕێبازی بارزانی کە خۆی لە خاک، نیشتیمان، ئازادی دەبێنێتەوە. پەیامی ئێمە وەیە بتوانین دەستبار لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بگرین بۆی بتوانین بپەڕینەوە بۆ قۆناغێکی باشتر. پەیامی ئێمە ئەمڕۆ ڕۆشنبیران ڕاگەیاندنکارانی هەموو کوردستان هی پارتی دموکراتی کوردستان هاتوین لێرە پەیمان نوێ بکەینەوە کە ڕێبواری ڕێبازی ئازادی بین کە ڕێبازی بارزانی نەبن. ئەبرکەل دەفنە وەکو میدیاکارێن ناوەندەخانی یا ڕۆشنبیری و ڕاگەاندنە دهوکێ ئەمێ هاتینە سەر مەزارگەهێ نەمران بۆندێ جارێکە دیتر سۆز و پەیمانت خو نیکەینەوە کام بەردەوامین سەروێ ڕێبازێ یا کومەخین بۆ ڕێشتی و یا کومەتڤەنگ بۆ ئاوێتی و یا کومە هەزرا خۆ بۆ تەرخان کری و یا ما قەلەمێ بۆ نویسی و بودێ بەردەوامی سەروێ ڕێبازی چونکو ڕێبازە ڕاستەقینەیە کورداتیەیە، ڕێبازە ئازادیەیە، ڕێبازە دادپەروەریەیە، ڕێبازە پێکبەژیانەیە، ڕێبازە گەلێ کوردستانەیە. طبعا پەیامەمە ئەوە کو ڕێبازە پیرۆزە بارزانی و ئەو پرەنسیپên ڕەسەناتیە خومالیە کوردستانیە کوردەواری ئەوە ڕێبازە بارزانی سەر ئاوا بووی کو ژێدەر و فاکتەرێکی سەرەکیە بۆ ئاواکردنا مرۆڤایەتیە خزمەتکردنا مرۆڤایەتیە و ئاواکردنا تاکێکی سەرشەنگستێکێ یê خومالی و چێکردنا ڕەفتارێت شارستانی کو گەل دنیا ئەڤر و سوبەهی jî bigunjîtin ev prensîpê berdewamê cêgîrêt negûrin. Ji ber ku em ragihandina partî da em bi fer bînin em bên seredana vî bikeyn û hest û bînên xwe nû bikeyne. Her wisa ez dibînim ke wek êzidî em çawa laliş bû me perestgeheke pîroz e em barzan ji bi xwe pîrozî dibînin û salane em tên seredana gorê nemiran dikin ji ber ku ciyekê pîroz e bû me hemûyan. نمران زۆر خۆشحاڵ بووم کە لە نزیکەوە هاتم بەرزان و بۆ سەر مەزاری نەمران.